کۆمەڵی خەڵک بیت لەگەڵەوەشدا سەبارەت بە ژیان و وێنەی ژیان و هەروەها ستایلی ژیان خۆت بگونجێنێت بە خۆشحاڵی مامۆستا ئاینەکەمان ئەمڕۆ لە وێنەیەدا خۆی دەبینێتەوە ئەویش مامۆستا هاوڕێی نایفە کە لەگەڵمان دەبێت و وەڵامی ئەو پرسیارە گرنگانەمان دەداتەوە کە سەبارەت بە بەخشین هەمانە. مامۆستاگیان سەلام عەلەیکوم بەخێر بیت. تام خاتم سلامت یا ربی سپاس دەکەم. سلام یا ربی. باشە هاوکارانم دەڵێن بەر لەوەی دەست با گفتوگۆ شیرینەکانتان بکەن دەچینە لای هاوکارمان مامۆستا لە یەکێک لە مزگەوتەکانی شاری کەرکووکە هاوڕێیان و هاوڕێیانی ئەندامانی دەستگا خێرخوازەکان ئەمڕۆ بەشە خۆراکی بۆ کۆمەڵی خێزان دابین دەکەن بەیەکەوە دەچینە لای بۆی زانیارەکانمان بۆ بگوێزێتەوە و دواتر دەگەڕێنەوە ستۆدیۆ درێژە بە گفتوگۆکانمانە دەین. ئیشاڵڵا بۆ هەموو لایەک ڕێبین گیان گەشتن بەکوێ دابەشکارەکە چۆن تێدەپەڕێت؟ بەڵێ شیرن سپاس بۆ تۆ دیارە خەلەلێکی بچووکە بۆ دووبارە گەڕاینەوە وڵاتان. ئێمە ئێستا لە مزگەوتی سید مرسەلینین لە شاری کەرکووک لە گەڕەکی ئەلحوڕیە. لێرە دەستگای خێرخوازی کەرکووک کۆمەڵێک سەبەتە خۆراک وەگە بینن دامادەی کردووە. ئەو سەبەتە خۆراکانە لە ڕێگای دەستگای خێرخوازی کەرکووکەوە بووە و خێرومەندەکانی شاری کەرکووک هێناویانە بەڕاستی. ئەمانە هەمووی دابەشەکەن بەسەر خەڵکان. ئەمە چوارەم وەزبەیانە بەڕاستی کای بەخشن بەسەر خەڵکات. چەند هاوڕێک لێرن کە بەڕاستی حەزەکەم لێ دوانیان لێوەرگرم. یەکیان لەوانە بەڕێز ئەمین مازنە کە بەڕێزم بەشێکن لەم کۆمەکە. پێم بڵێ چۆن بەڕێواچی ئەم کۆمەکانە و بۆچی گرینگە ئەم کۆمەکانە لە شاری کەرکووک؟ زۆر سپاس وەڵا باش بەڕێواچی ئێمە لە ڕابردووش وەکو پێتم وت لە ڕابردووش لە مانگای ڕەمەزان زۆر ئێمە بەم کارە هەستاوین. ئەزانین چۆن ئیشەکان جێبەجێەکەین سەرەتا سەرلەکان ینی قڕەکەینەوە عەدەدێک 200-300 اینجا هەڵەسین پەیوەندی بۆ ماڵانەوەکەین کەوا کەم دەرامەتن ئێمە ئامارمان لایە پاشان لە شوێنێکی وا خریانەکەینەوە هەم موادغذاییەکە هەم بڕێپارە هەم هەندێک جاری وایە نەخۆشە ئەتوانین پێوەی پێداویستی زیاتری بۆ بکەین ئیتر بەردەوامی ئینشاءڵڵا خۆی گەورە بەردەوام کە لەم کارە خێرا. چەندەم جارە ئەم بابەتی کۆمەکە؟ ڕەمەزان چوارەم جارە و ماعادە لەسەرەوەی تقریبان 420 مناڵێکمان بردۆ بۆ بازاڕەکان بۆ جوبەرگی جێژنانە و 3 عەرەبانی ئەم پێداویستە تایبەتەکان ئەوانەی کەوا بە کارەباین ئەوانەشمان جێبەجێ کردووە و هەندێک نەخۆش پێداویستیمان بۆ جێبەجێ کردووە بێجگە لە هەموو جارێکش کە لەگەڵ موادغذاییەکانە بڕێ پارەیەکی لەگەڵ ئازاین ئەو ماڵانی کەوا پێداویستیان زۆر کەمە مەقسەد کەم دەرامەتن بڕێ پارەشیان لەگەڵا دێنێ بۆی بتوانێت هەندێک پێداویستی بۆ ماڵ مناڵ بکرێت. سپاس بۆ کاک بازار. بەڵێ شیرین ئەمە ئەیبینن کە بەڕاستی بەردەوام خەڵکێکی زۆر هاتووە بۆ ئێرە کە ئەو سەبەتە خۆراکانە وەرەگرن. یەک شەشی زۆر گرنگە لەم بابەتەیە بەڕاستی هەر یەک لەو کەسانەی کە لێرن بەڕاستی هاتوونە ئەو بەشە سەبەتە خۆراکە وەرگرن خەڵکانێکن کە بەڕاستی دەستگای خێرخوازی کەرکووک بەدواداچوونی تایبەتی کردووە بۆ ئەو بابەتە ئەزانن کە هەموو خەڵکەکە بەڕاستی پێویستیانە و بەدەر لەو بابەتەش بەڕاستی هەرێک لەمانە کە هاتوون ئەو بێجگە لەو سەبەتە خۆراکانە بڕێ پارەشیان ئامادە کردووە ئەو سەبەتە خۆراکی کە لێرەیە ئامادەکراوە بەڕاستی کە پێک هاتووە لە ڕۆنە لە برنجە لە ماجون ئەوتەماتەیە فاسۆلیایە لیسکە هەرێک لەمانە لە خۆگرێن ئەم وەزعی کە بەڕاستی هاتووە بەسەر عێراق و کوردستانە بەڕاستی بینین کە هەرێک لەو موادغذاییانەیە کە لە ئێستا زۆر گران بۆ بەڕاستی جا ئەمە پێم وایە هاوکاریەکی باشە بۆ هەریەکێک لەو خێزانانە. جا پێم خۆشە ئەگەر بتوانین کاک عەلی بێنی کاک عەلی لێپرسراوی دەستگای خێرخوازی کەرکووکە لەگەڵمانە بێ ئەمڕۆ. سپاس کاک عەلی ماندوو نەبی. کاک عەلی جان پێم بڵێ پرۆسەکە چۆن بەڕێواچێ و ئەمە بڕێکی چەنە کە بەسەرم خەڵکیادا بەشێ؟ وەڵاهی ڕاستی زیاتر لە 200 سەبەتەی خۆراکە بەڵام هاوکاری مادیشی لەگەڵایە بۆ ئەوانەی کە ئەزانین مەسەلەن دۆخیان خراپەوە بەشیان ناکە یان مەسەلەن چارەسەرەکڕن خاوەن پێداویستی تایبەتیانەیە ئەو حاڵاتانە هەنێ پارەشمان هەیە مردن نەبێ. زۆر باش ئەو خەڵکەی کە هاتوونە بۆ ئێرە بەڕاستی پێ دوایە ئەو خەڵکە هەمویان محتاجی ئەریەک لەو سەبەتە خۆراکە بن. ئەو گەنجانە ئەندامانی دەستگای خێرخوازی کەرکووک ئەوانە لە بیدای ڕەمەزان و سەرخاڵی ئەوەن
بەدادچوونەکەن بۆ ئەو ماڵانی کە بەڕاستی شایستن ئەوانەی کە معاناتیان هەیە ئەوانەی کە نەخۆشیان هەیە ئەوانەی کە خەڵکێکان هەیە خەڵکانێک هەن ناتوانن ژەمە خواردنێکی باش بخۆنەوانەی کە ناتوانن چارەسەر بکڕن ئەمانە کۆڵان بە کۆڵان گەڕاون بە دوای ئەوانەی کە شایستن بەڕاستی زۆر باش هەر یەک لەو سەبەتە خۆراکانە لە چی پێکاتوە خواردن برنجە نیسکە نۆکە مەعجون تەماتەیە ئیتر چەرەزات و چکلێت و شەربەت و ئەوانەی هەمووی تێدایە سپاس بۆ تۆ سپاس بۆ کاگالی بەڕێوەبەری لێپرسراوی دەستگای خێرخوازی کەرکووکە بەڵێ شیرین دێنەوە لای ئێوە بەڕاستی هەمیشە بەخشین ئەو کایە گرنگەیە کە ڕۆحمان ئاسووداکە وا کات کە ژیان جوانتر ببینین تۆ یەکێک بوویتە لەوانەی کە بەڕاستی بەردەوام کاری بەخشینت کردووە پێم باشە هەندێک بۆ چوونش دەربڕی لەسەر بابەتی بەخشین بزانین بەخشین چۆنە چۆن نییە سپاس بۆ ئێوە بە هیوام هەر کەسێک کە شتێک لە خۆی زیادە لەگەڵ ئەم دەستگای خێرخوازیە لەگەڵ هەر دەستگایەکتر لە شاری کەرکووکە بتوانێت کۆمەک و هاوکارەکان بگەێنن بۆ ئەم خەڵکە چکە بەڕاستی قەناعەت بەوە بکەن کە کەسانێکن لەم جەژنە ناتوان خواردن ئامادەکەن بۆ منداڵەکانیان بەڕاستی بۆیە ئەم سەبەتە خۆراکانە بە هیوان کە ببنە شتێکی بچوو بۆ ئەوەی کە ماڵ و منداڵ لەم جەژنەیە بێ خواردن نەبن سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆش ڕێبینگیان سپاس بۆ هاوکارانمان سپاس بۆ ئەندامانی ڕێکخراوە خێرخوازیەکان کە هەڵدەستن لە سۆنگەی بەرپرسارەتیانەوە ئەو ماندوێتیە بە زمانی بەڕۆژەوە ئینشاءڵڵا ئەو سەبەتە خۆراکە دەبێتە خۆراکی تەواوی ساڵەکان ئەوەندە پڕسق و بەرەکەت دەبێت مامۆستا دووبارە بەخێر بیتەوە ببوورە لە حەزوری بەڕێستانە مامۆستا بەر لەوەی بچمەنە و بابەت و گفتوگۆکانمەوە پێم بڵێ بەخشین تا چەند گرنگە بۆ مرۆڤ ئەگەر پاڵنەرێکی ئاینی بێت یاخود پاڵنەرێکی مرۆڤایەتی بێت حەز دەکەم لە هەردوو ڕۆکەوە پێمان بڵێ بەخشین چی دەبەخشێ بە مرۆڤ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم بەخشین پرسێکی گرینگە بەڕاستی لەناو کۆمەڵگای ئێمەیە و ئێمەی مرۆڤ بۆ ئەوەی کە بمانەوێت خوا لێمان خۆش بێت و هەمومان بەستمان ئەوەیە کە خوا لێمان خۆش بێت خوا بمان بەخشێ ئەبێ ئێمەش ببەخشین بە دەور و پشتمان و ببەخشین بە فەقیر و هەژار و بەکەم دەرامەت و ئیتر ئەو کەسی کە لە ڕووە ئاینەکەیەوە با بڵین کاریگەری هەیە بەسەریەوە بەڵام ئێمە ئەبێ بزانین ڕووە ئاینەکە کاریگەری یەکەمی هەیە بەسەر مرۆڤە ئەنجا کودایەوە ڕووە مرۆڤایەتیەکە و کۆمەلگایەتیەکە با بڵین لەبەرەوەی دائیمە ڕووە ئاینەکە هاندەر بووە بۆی کە خەڵک با بڵین ببەخشێت دەوڵەمەندەکان لە پێناو خوای ببەخشن و کۆمەڵێ ئاەتی زۆرمان هەیە کە باس لە گەورەی کەسی بەخشندەکە و کۆمەڵێ فەرمایشی پێغەمبەری خوامان هەیە صلی الله علیه وسلم باس لە گەورەی کەسانی بەخشندەکە و خوای گەورە با بڵین لە چەندین ئاەتە باسی کردووە کە خێر و سەدەقە قەرزێکە بە خوای گەورە ئەدرێ و خوای گەورە لە ڕۆژی قیامەتە ئەو خێر و سەدەقەیە ئەێنێتەوە ڕێت و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندی فەرمایشە ئاماژەی پێ کردووە کە ماڵی بەندە هیچ کاتێ بە خێر و سەدەقە کەم ناکە و بگرە خێر و سەدەقە بێتە لادانی ناڕەحەتی و ئازار و مەینەتی ژیانی ڕۆژگارمان با بڵین و سوپاس بۆ خوامە لە ڕووە ئاینەکەوە بەڕاستی زۆر کاریگەریە بۆ لەسەر خەڵک و ئەگەر ببینین سەرمەشقی کارە خێرەکان لەخوا بەزیاد بێ پرۆژە خێرخوازیەکان با بڵین سەرمەشقیان مامۆستای ئاینی الحەمدولillah یاخود شێخانی طریقەتە یاخود لە مزگەوتەکانەوە هەڵ ئەقوڵێ سوپاس بۆ خوا ئەمیش مانای ئەوەیە کە ڕووە ئاینەکە زۆر کاریگەری هەبووە و لە هەمان کاتە ئێمە نابێ ئەوەشمان لەبیر بچێت کە ڕووە با بڵین مرۆڤایەتیەکەش بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر مرۆڤ کاتێککە ئەبینە کەسێک کەم دەرامەتە کەسێک نیەتی پێداویستێکی بۆ دابین ناکرێت و بە تایبەتی بۆ نمونە کەسێکی ناساغ و ناتەندروستە پێداویستی تەندروستی پێەیە لەم بوارەوە با بڵین لە بواری مرۆڤایەتیەوە کەسان کاریگەری تیەکەن بۆیە ئەنجا بە هەر شێوەیە بچی لە ڕووە ئاینەکەەوە بێ یاخود لە ڕووە مرۆڤایەتیەکەەوە بێ ئێمە ئەوە نەمانە سەرە ببەخشین و ئێتخوای گەورە بە پێی نیەتەکەی خۆت معاملەت لەگەڵاکە و بە پێی بەخشینەکەی خۆت معاملەت لەگەڵاکە ئێمە ئەمانەوێ قازانجێک بە بەرامبەر بگەینین قازانجێک بە کۆمەلگا بگەینین قازانجێ بە فەقیر و هەژار بگەینین تر لە کەسێک وەکو ئاینی لە ڕووە ئاینەکەوێ کە باوەڕی پێێتی یاخود کەسێک کە لە ڕووە مرۆڤایەتیەکەوە مرۆڤایەتی ئەجوورێ و کۆمەک و هاوکاری ئەگەێنێت دەست کەسانی کەم دەرامەت خوای گەورە بە هەر شێوەیەک بە ئینشاءڵڵا لێیان قبوڵکە
ئینشاءڵڵا کەواتە منیش لەگەڵەوە باوەڕەدام ئەگەر بابەتە ئاینەکەشی لێ دەربهێنین پێم وابە لە فیترەتی مرۆڤە هەر شتێک لە بەخشین هەیە لە زانیاری بێت لە بابەتی مادی بێت لە توانە ئیرادی و معنەوەیەکە بێت مرۆڤ فیترەتەکەی بەخشینی تیادایە بە دڵنیایەوە مرۆڤ فطرەتی بەخشینی تایە بەڵام ئەگەر بێت و بابەتە ئاینەکەی لەگەڵا بێ زیاتر پاڵنەرە چکمێمە لە کۆمەلگایە کاژین سوپاس بخۆ کۆمەلگایەکی زۆرینە مسلمانین و بە بابەتە ئاینیەکان یاخود بە خێر و پاداشتی ڕەب العالەمین زۆر متەئەسیرن و زۆر پاڵنەرێکی گەورەیە بۆمان کە ئێمە ببەخشین لە پێناوخوایە. بەخۆشحاڵیەوە مامۆستا دەمەوێت پرسیارێک سەبارەت بە جۆری بەخشین بکەم ئایا لە خێری بەخشیندا بەخشین مانەیە سەبارەت بە بەرژەوەندیە لای هەمومان ڕوونە ئێستا هەندێک لە کەسایەتەکان یاخود ئەگەر کەسایەتێکی ئاسایش بێت دەبەخشێت بۆ خاتری ناوبانگێک ئایا بەخشین پێویستە پیشانی خەڵک بدرێت بەخشینێک بە عالامی و بە ئاشکرا دروستە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە ئەفەرمێ باسی ئەو حەوت کەسا ئەکا کە لەژێر سێبەری عەرشی خوایان کە یەکێ لەوانە ئەفەرمێ رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا يعلم شمالها ما أنفق يمينها کەسێکە کە لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری عەرشی رب العالمینە کە سەدەقەیەکی کردووە خێرێکی کردووە ئەوەنە بە نهێنی کردوێتی کە چەپا نەیزانیوە ڕاستە چی ئەبەخشێ ئەمە پێمان ئەڵێ کە ئێمە هەتا بتوانین خێرەکانمان بە سڕی بکەین هەتا بتوانین خێرەکانمان بە نهێنی بکەین و لەگەڵ ئەوەشە ئێمە پێویست ناکە خەڵکانێکی فەقیر و هەژار بکەینە قوربانی بۆ بەناوبانگبوونی خۆمان یاخود خەڵکانێکی فەقیر و هەژار بەکار بێنین بۆ بەناوبانگبوونی خۆمان ئەمە بەڕاستی ئەمڕۆ کارەساتە لە ناو کۆمەلگای ئێمەیە کۆمەڵێک ڕێکخراو ئەبینین یاخود کۆمەڵێک کەسان ئەبینین بۆ نمونە بە کامیرەوە ئەچنە سەر ماڵە فەقیرێک یاخود ئەدەنە سەر ماڵە فەقیرێکە ماڵە فەقیرێک مناڵە فەقیرێک مناڵە بێباوکێک بە گریانەوە بە فرمێسکەوە داوای یارمەتی لە خەڵکانی هەژار و فەقیرەکە بەڕاستی ئەمە ناو کۆمەلگایە تۆزێک ڕوشاندنی هەستی ئەو خێزانە بۆیە من نابێت بۆ بەکارهێنانی خۆم بۆ ئەوەی کە خۆم بەناوبانگ بم خەڵکی فەقیر و هەژار بەکاربێنم بەداخەڵکە کارێکی زۆر تەندروستە بەڵام ئەگەر من بێم و بڵێم بۆی کە خەڵکی تر چاوم لێ بکە وەکو من بەخشندە بێ ئەمە ڕێگایەکی دروستە یاخود ئیستا کەسانێکەیە بەڕاستی ئەو کەسانی کە مەسەلەن دەوڵەمەنن هەتا وەکو بە چاوی خۆیان نەیبینن مەسەلەن ماڵەکە نەبینن کەسەکە نەبینن فەقیر و هەژارەکە نەبینن ڕەنگە ئەو باوەڕە نەکەن بەم کەسەکە ئەم پارەیە ئەگەیەن یاخود ئەبێ بزانن کە چی لەم پارەیە هاتووە بۆیە ناعیلاجن کە ئەم دیمەنە بدەنە بەر شاشەی کامیرە و یاخود شاشەی تەلەڤیزۆن و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵاوی بکەنەوە بەڵام ئێمەی موسڵمان هەتا وەکو بتوانین خێرەکانمان بەنهێنی بکەین و ئاگامان لە کەسایەتی فەقیر و هەژار بێ لەبەرەوەی ئەو فەقیرەش ئەگەر محتاج نەبێت نایەتە سەر سفرەیەک بۆ پارۆنانێک یاخود بۆ تیکەنانێک یاخود نایە لە دەرگای کەسێک بدا یاخود لە دەرگای ڕێکخراوێک بدا بۆی کە کۆمەڵ و هاوکاری پێ بگەێنن لە محتاجی ئەم کاراکە ئێمە ئەوەمان لەسرە بەڕاستی تا بتوانین ئاگامان لە هەست و سۆزی فەقیرەکان بێت لەبەرەوەی خوای گەورە فەرمی لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى نەکەن خێر و خێراتان و سەدەقەکانتان بەتاڵ بکەنەوە بۆی کە منەت کەنە سەر فەقیرە بۆی کە هەست و سۆزی فەقیر بریندار بکەن بۆی هەست و سۆزی فەقیر ناڕەحەت بکەن دڵی فەقیرێک بشکێنن بۆی کە کۆمەڵە خەڵکانێک ئەیبینێت لەبەر چاوی کامیرە و لەبەر چاوی شاشە ئەدرێنە بەر چاوی شاشە بۆیە ئاگاداری ئەم بابەتە بین بەڕاستی زۆر باشترە ئینشاءڵڵا مامۆستا سەبارەت بە زەکات و سەرفترە کۆمەڵە پرسیارمان هەیە بەڕاستی ئێمە لای هەموومان ڕوونە زەکاتێکە کە لە پێنج ڕوکنەکەی ئاینی ئیسلام باشە زەکات لە چی دەربهێنین ئایا لەو ماڵی کە هەمانە لەو پارە خەوتووی کە هەمانە هاوکات زەکاتەکە ببەخشین بەکێ ئایا مامۆستا ئەوە دروستە دەیبەخشین بە خزم و ناسایبێکی خۆمان لە کاتێکە ڕەنگە بژێوی ژیانی ئاسایی بێت بەڵام لە بەرەوەی خزم و دۆستی خۆمانە زەکاتەکەی پێدەبەخشین ئەمە تا چەند لە ڕووی ئاینیەوە ڕێگە پێدرا و دروستە پرسیارەکە چەند بەشێک لە خۆ ئەگرێت بەشی یەکەم زەکات لەسەر کێ فەرزە زەکات لەسەر کەسێکی هەبوون فەرزە پارەیەکی خەوتو هەیە لە ماڵەوە یاخود پاری لەناو بازرگانی و لەناو معاملەیە ساڵێک بەسەریا ڕۆیشتووە 3 ملیۆنی هەبێت لە ماڵەوە ساڵێک بەسەریا چوو بێت خەوتو بێ لە ماڵەوە یاخود لەناو تیجارەت مامۆستا بەو مەرجەی پارەکە مامەڵی پێوە نەکرابێت یان لە کاتی مامەڵەشە لە کاتی لەناو بازرگانی شایە بوون کابرایە مەسەلەن سۆپەرمارکێتێکی هەیە لە سۆپەرمارکێتەکەی کە ساڵێکی بەسەرا چووە هەموو سۆپەرمارکێتەکەی چی هەیە جەلدی ئەکا و زەکاتەکەی لێ دەرەکە باڵێن کەسێک لە ماڵەوە پارەی خەوتوی هەیە
3 ملیۆنی بەسەرا ڕۆیشتووە لە 3 ملیۆنەکە زەکاتی تایە ئیتر لە هەر مامەڵەیەک بێ کە حەدی نیسابی دیاری کراو کە ئەم ساڵەکە دیاری کراوە 3 ملیۆنە و بەسەرەوەیە زەکاتی تایەوە بە شەرتێ ساڵێک بەسەریا چوو بێت ساڵێک بەسەریا چوو بێت ئەنجاکوم زەکاتی تایە لە هەر ملیۆنێک 25,000 دینار مامۆستا لە ئاڵتونیشدا پێم بەهەیە ئاڵتونی خانماندا بەڵێ لە ئاڵتونی خانمان بەشێکی زۆر لە زانایان ئەڵێن ئەگەر بێت و ئەم خانمە بۆ جوانی خۆی بەکاری بێنێ بۆ قەدی خۆی بەکاری بێنێ ئەمە زەکاتی تیانێ بەڵام کۆمەڵە ئاڵتونێکی هەیە لە ماڵەوە دایناوە 20 مسقاڵ و زیاترە ئەویش بە هەمان شێوە زەکاتی تایە بەڵام ئێمە نابێ بین لەم بابەتەی کەسانێکەیە بۆ نمونە حیلە شەرعیەکەن ئافرەتای کات قەت خۆی لە بەرەوەی زەکاتی تیانە بێ بەڕاستی ئێمە خۆمان هەڵخەڵەتان کۆمەڵگامان هەڵخەڵەتان بەڵام ناتوانین پەروەردگار هەڵخەڵەتێنین ناتوانین ینی با بڵێن ئەو حەقا خۆمانی لێ دەربکەین ئەو حەقیکە لەسەر ئێمەیە بیدێنە ماڵی فەقیر بیدێنە کەسانی کەم دەرامەت ناتوانین ئێمە خۆمانی لێ دەرکەین مامۆستا دەرنەهێنانی زەکات بابەتێکی ترسناکە جوابی و پرسیارانی پێش بدەمەوە زارێ بەڵە بەڵە فەرمووت کاکەم ئەمە ئەو زەکات با بڵین دەسەر کێ فەرزە و چۆن ئەدرێ و ئایا زەکات بە کەسانی نێزک بدەین بە خزم و کەس بدەین بەکی بدەین خی گەورە لە قورآانە هەشت صنفی دیاری کردووە کە بەم هەشت صنفە زەکاتە شێکی لەوانە فەقیرە فەقیرێکە هیچی نییە وکو خی گەورە فەرمین نەمە سەدەقات و للفقراء والمساکین فەقیر کەسێکە کە هیچی نییە ئەگەر بێت و خەڵکی خێرەومەند خێرخواست بۆی نێنێ ڕەنگە بژێوی ڕۆژی نەبێت کە ئەو ڕۆژە بەرێتە سەر و خاڵێکی کەسێکی تر مسکینە مسکین ئەوەیە کە هەیەی بەڵام بەشی ناکات ئێستا بۆ نمونە کەسانێک مۆزەفن با بڵین معاشەکەیان بەشیان ناکات یاخود بەشی پێداویستی ڕۆژانیان ناکات نەخۆشیان هەیە لە ماڵەوە کرێچین ئەبێ کرێخانوو بدەن بەشی ڕۆژانیان ناکە هەیەە بەڵام بەشیان ناکە پێداویستی ڕۆژیان بۆ دابین ناکات ئەمیش زەکاتیان پێشێ و یەکێ لەوانە ئەوەی کە با بڵێن زەکاتی پێشێ لە کاتی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم کە خی گەورەم ئاەتی داگردووە کەسێکە کە هێشتا باوەڕی بەخوا نێناوە ئیماندار نییە موسڵمان نییە بەڵام ئەزانین بەهۆی ئەو سەدەقەی کە من پێ ئەدەم بەهۆی ئەو خێر و خێراتی کە من پێ یەکەم بەهۆی ئەو مەبلەغە ماڵی کە من پێ بەخشم دێتە ناو ئاینی ئیسلامەوە ئەم کەسەش بۆی جائیزە کە زەکاتی پێ بدرێ و یەکێکی لەوانە لە کاتی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم کاتی کە زەکاتیان کووە کردەوە ئەوانی کە لە بیت المال ئیشیانە کرد بۆ ئەو با بڵین کەسانی کە لەوێ بوون والعاملین علیها ئەوانش بەشە زەکاتیان هەبوو بەشە زەکاتیان وەرەگرت و کەسانێکی تر بەڕێز خوشکم ئەویش ئەوەیە ابن السەبیل کە کەسێکی ڕێبوارە لە شاری خۆی لە جێگا و مەکانی خۆی هەبوونە بەڵام کە دێتە شارێکی ترە واچێتە سەفەرێکەکە لەو کاتەیە با بڵێن لێی ئەبڕێ محتاجە و ناشتوانێ لە شاری خۆیەوە داوا بکە یاخود پێی ناگە لەم کاتێ ئەمیش زەکاتی پێ ئەدرێ و کەسانێکی تر ئەوانن کە مەسەلەن قەرزارن قەرزێکی زۆر بەسەر شانیان نەکەوتووە بەڵام ناتوانن بەو پارەی کە بە ڕۆژە دەستیان ئەکەوێ ئەو قەرزاریانە بدەنەوە بۆیە ئەتوانن ئەم کەسانش زەکاتیان پێشێ و خاڵێکی تر کە ئێمە بێت زۆر ئاگاداری بین ئەویش ئەوەیە في سبيل الله في سبيل الله أمره كوملا بابلين هنيكي لسرا رأي جواز بابلين رأي لسرك لناو سوشيال ميديا جمال بيت في سبيل الله لكاتي بيغمري خويا صلى الله عليه وسلم ولكاتي خلفاء راشدين كاتك أتون بو جنك بۆ پێداویستی جنگ ئیتر چی پێویستەکە لەو جەنگەیە بۆ پێداویستیان بۆ یاخود معاشی با بڵێن ئەو سەربازانی کە ئەجەنگان لە پێناوی دینی خوایە ئەمە بۆیان هەبوو کە زەکات وەربگرن بەڵام ئێستاکە لێمان ئەپرسن با بڵین ئایا زەکات بۆ مزگەوت ئەشێ ئەویش فی سەبیل الله بانگەوازی ئیسلامی پێوە ئەکرێ و دعوەی پێوە ئەکرێ یاخود زەکات بۆ کەناڵێکی ڕاگەیاندن کە بۆ نمونە دعوە و بانگەوازی لێ بەڵاو ئەکرێتەوە بە هیچ شێوەیەک زەکات بۆمانە ناشێ نە بۆ مزگەوت نە بۆ کەناڵی تەلەڤیزۆنی با بڵین نە بۆ شتێکە لەم بابەتانە کاتە بۆ پیشەنی گشتگیر ناشێ نەخێر بۆ ئەو کەسانە بووکە لە کاتی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم ئەگەر لە کاتی ئێمەش هەبێت بۆ لە پێناو خوایەکە ئەجەنگن بۆ پێداویستی با بڵین ئەو جەنگە ئەو زەکاتە سەرفەکەن و زەکات بە خزم ئەشێ زەکات بە خزم ئەشێ بەڵام بە شەرتێ فەقیر بێ یەکێ بێ لەم هەشت صنفەی کە باسمان کرد ئەگەر بێت و فەقیرێکمان هەبێت خزمی خۆمانە و فەقیرێکیشمان هەبێ کە نایناسین ئەوە باشترە کە فەقیرێک خزمی خۆمان بێ یارمەتی بدەین باشە ئەمەیان باشترە بەڵام زەکاتی دایک و باوک بوو ئەولاد نابێ
زکاتی ئەولاد بۆ دایک و باوک نابێت بڵێ ئەمە لەم خاڵە نابێ ئاگادار بەستم ئەو ئاڵ و گۆڕیە بوو زکاتی دایک و باوک بۆ ئەولاد نابێت لەبەرەوەی بەخێوکردنی ئەولاد لەسەر دایک و باوک واجبە بۆ بە هەمان شێوە زکاتی ئەولادیش بۆ دایک و باوک نابێ لەبەرەوەی بەخێوکردنی دایک و باوک لەسەر ئەولاد واجبە. باشە زۆر جوانە مامۆستا زوو تێپەڕین بەسەر پرسیارەکەمدا ئایا دەرنهێنانی زەکات بابەتێکی ترسناکە؟ خوای گەورە لە قورئانی پیرۆزە زۆر بە جوانی ئاماژەی پێکردووە کە ئەفەرمێ والذین یەکنیزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم أو كساني كزير وزيوي ومالو دنيا هي وبلام ناي بخشن لبينا وخوا حقكين هذا كزكاة بپیغمبری خو افرمی صلی الله علیه وسلم مزگینیان بدره بعذابك زور بايش زور ناراحت كشاوريان قال روجي قيامتها لتواوي آياتك يا اخوي جورا افرمي ام زيروزي ومال دنيا لنا وجهنم همو سور اكريتوا جستي امر فيك ام زكاتي درنيناوا توابي جستي بو مالو سروت سامانه سور اكريتوا وكوي اكري لروجي قيامتها لنا وجهنم ان شاء الله همو مسلمانان دوره بن لو دیدارە و لەو سزایە لەبەرەوەی بابەتەکەمان بابەتی بەخشین نەبووە دەسەبین بۆ زەکات و سەدەقە و سەرفترە و هەموو ئەو بابەتانی کە لە بەخشیندا خۆیان نەبینەوە مامۆستا خۆشحاڵێ لە مانگی ڕەمەزاندا ئەرکێکی ئاینیمان هەیە کە لە کۆتاییەکانی ڕۆژەکانی مانگی ڕەمەزاندا سەرفترە دەرەهێنین باشە سەرفترە بەپێی ژماری ئەندامانی خێزانەکە بۆ بڕەپارەی کە لیژنەی فتوای باڵا بڕیاری لەسەر دەدا ساڵانە دەگۆڕێت مامۆستا پرسیارەکەم بەوە دەست پێ دەکەم ئایا کام خێزانە پێویستە سەرفترە ببەخشێت ئەو خێزانی کە نانی جەژنێ هەیە و ئەتوانێت پێداویستی جەژنە دابین بکات بۆ خۆی لەسەری فەرزەکە سەرفترە ببەخشێ بیداتە بۆ کەسانی کە نیانە ئێمە بێ بزانین جارێ دوو جەژنەمان هەیە ئێمە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە لە جەژنی ڕەمەزانە خوای گەورە سەرفتری داناوە لە جەژنی قوربانە خوای گەورە قوربانی داناوە ئەم دوو بابەتە کە زۆر زۆر مهمە بۆ لەم دوو جەژنیا دانراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە خوای گەورە ئەینێرێ وەکو ڕەحمەتێک بۆی کە چینایەتی نەیە لەناو کۆمەڵگایە بۆی کە فەقیری نەیە لەناو کۆمەڵگایە بۆی کە تەواوی ئەندامانی کۆمەڵگا بە یەکسانی بژێن واتە لە ڕۆژێکا سفرەی هەمومان وەکو یەک بێت هەمووی وەکو یەک یعنی من چۆن نانی جەژنەم هەیە بیخۆم ئەبێ بە هەمان شێوە فەقیرێکی ژنانی جەژنی هەیە بێ بیخوات و بەشدار بێ لە خۆشی جەژنە لە جەژنی ڕەمەزانە بەم سەرفترەی کە من ئەیدەم و لە جەژنی قوربانە چۆن من خواردنی جەژنەم هەیە بەو قوربانی کە ئەیکەم ئەبێ هەمان ئەو کەسێک کە فەقیرە و نیەتی بەو قوربانی کە من ئەیکەم نانی جەژنە و پێداویستی جەژنی بۆ دابین بکرێت بۆیە لەسەر هەموو کەسێک کە پێداویستی جەژنی هەبێ و دابینی کرد بێ و نانی جەژنی هەبێ ئەبێ زەکات بدا بە کەسێکی کەم دەرامەت کەسێکی نەبوو و کەسێک کە هەیەی بەڵام بەشی ناکە و ناتوانێت پێداویستی جەژنی بۆ خۆی و ماڵ و مناڵی دابین بکات مامۆستا دیاردەیەکی زۆر سەیرم بینیەوە باشە دروستە ئێمە موسڵمانین لە شاری خۆماندانە لە شارێکی تری کوردستان بوو لەبەر ئەوەی کەسە کەم دەرامەتەکە زمانێکی تر بوو هاو زمانی خۆی نەبوو وتی سەرفترەکەی پێ نایەم ئایا ئەم جیاوازیە لە بەخشینی سەرفترەدا لە ئایندا ڕێگە پێدراوە یاخود نەخێر لە هیچ بەخشینێکە چینایەتی و قەومیەت و نەتەوایەتی و زمان نابێ ڕێگری بێ لە هیچ بەخشینێکە بە شەرتێ زەکات بە کەسانی مسلمان زەکات و سەرفترە بە کەسانی مسلمانەشێ ئەم مسلمانە عەرەب بێ کورد بێ تورکمان بێ هەر چینێک بێ هەر نەتەوەیەک بێ هەر هۆزێک بێ ئێمە گونەحبارە بین ئەگەر بێت و لەبەر زمانەکەی یاخود لەبەر نەتەوەکەی یاخود لەبەر چینایەتیەکەی ئێمە منعی ئەو سەدەقەی لێ بکەین و یاخود منعی ئەو زەکاتە ئەو خێری لێ بکەین بە هیچ شێوەیەک دروست نییە لە ئاینی ئیسلامە ئەم با بڵێن ئەم چینایەتی لەناو کۆمەڵگای ئێمەیە هەبێت پێم وایە ئاینەکەمان زۆر دەستکرا و زۆر ژیان دۆست و ئاشتی دۆستە هەرگیز قەومیەتێکی جا نەکرێتەوە لە بەهیچ شێوەیەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فەرقی بینی عەرەبیەک و غەیرە عەرەبیەک نییە إلا مگر بتقوانا بك شيطان تقواتان لو يتتان زياتر بو أو بريسترو قولت لله رب العالمين راستا ما مصاها وربما بلا بشويكي وردو درشت مشتمركي زور هي استبارد بن باورا سرفترا باشترا ببارا بيت ياخد ببشا خوراكي بيت رأي جياوازي لم بابتيا بلام إما أبي بيتو بسير بكين سرفترا أمر مصلحة فقيرة كلا شيء دكاتي بيغمري خويا صلى الله عليه وسلم بخواردن دريان كردوها لبروي لسردمي بيغمري خويا أوي بيداويستي بو خواردن بو يعني خلق بيويستي ببارا هبو بلا بلام زياتر بيويستي بخواردن بو
خواردنیان لا زەرور بوو بۆی کە بژێوی ڕۆژانیان پێدابین بکەن بۆیە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرفترە بە خواردن دەرەکرا کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێک ئەنێرێ بۆ یەمەن لە یەمەن قوماش باوە قوماشیان لێوەرئەگرێ ئەها لەو سەردەمەیە لەو کاتەیە لەو شوێنەیە چی باو بوو ئەویان وەرگرت بەپێی پێویستی سەردەم و کۆمەلگاکە ئێمە ئێستاکە ڕاستە ئێمە هیچ ئیشکالێکمان نییە لەوەی کە بە پارە ئەیبەخشی یاخود بە خواردن ئەیبەخشی و نابێتیش بەڕاستی با بڵێن فکرتەسک و بیرتەسک بین کە تەنها لە شتێک کۆی بکەینەوە بڵێن وەڵای ئیلا ئەبێ خواردن بێ یاخود ئیلا ئەبێ پارە بێ بابەتەکە فراوانە بە پارە ئەیدەی 3000 بۆ دابین کراوە دانراوە بۆ هەر نەفرێک بە خواردن ئەیدەی 3 کیلۆ بۆ دانراوە بۆ هەر نەفرێک کە تۆ بیبەخشی بەڵام ئێمە ئەبێ بین سێرە بکەین سێرێکی واقع بکەین ئێمە ئەمڕۆکە چیمان پێویستە فەقیر با من خۆم لە جێی فەقیرێکدا بنم چیم پێویستە کاتێ کرێخان و داوام لێکە دا و دەرمان و عیلاج پێویستیم پێیەتی کرێمۆلیدەیە ئەبێ بیدەم بۆ نمونە پێداویستی ڕۆژانم هەمووی بە پاراکرێ کاتێک کە من ئەم فەردە برنجە یاخود ئەم کیسە برنجە بۆ ئەم فەقیرە ئەێنم ئەبێ ئەم فەقیرە بیداتە کامیان کرێ خاوەنی خانۆکەم لە قاپی خانۆکەیدا بۆ کرێکەی بێن بڵێ من ها ئەو فەردەی برنجە لە جاتی کرێکە ئایا ئەمە وەرەگرێت ئەمە وەرناگرێت ئەگەر بێت و من پارەکەی بدەمێ من 500,000 دەمێ ئەو 100,000 داتێ ئەو 200,000 داتێ ئەمە هەم کرێ خانۆکەی بۆ دابین کرد هەم با بڵێن پێداویستی تەندروستی بۆ دابین کرد هەم کرێ مۆریدەی بۆ دابین کرد هەم ئەتوانێ پێداویستی جەژنی بۆ خۆی بۆ دابین بکە ئێمە تەنها لە شتێکە کۆیەکەینەوە لە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمووی طعام یعنی خواردن باش خواردن ئایا لەم ڕۆکە بەس برنج ئەگرێتەوە یاخود بەس مێوش یاخود بەس خورما ئەگرێتەوە نەخێر بۆ ئیلا ئێمە لەوە کۆمان کردوەوە فەرموو گۆشتیش خواردنە ئێمە لە جاتیەوەی 3 کیلۆ برنج دەکەین وەرە بە ئەگەر بە خواردن دەدەین بۆ هەر نەفرێک 3 کیلۆ گۆشت بدەین بزانێت چه ئینکاریەوەکە بەڵام ئێمە چووکو یعنی بەسڵەحەتی خۆمان بۆ نمونە پارەکە ڕەنگە کەم برنجەکە کەمتر بێ یاخود مێوژەکە یاخود خورماکە کەمتر بێ نووسینێتە ئەم سێشتەوە وەرە بە من لە ڕۆژی با بڵێن کاتی کە سەرفتر دەرەکەم بۆ هەر نەفرێکم 3 کیلۆ گۆشت دەربکەم 10 نەفرم لە ماڵەوە 30 کیلۆ گۆشت بدەمە ماڵە فەقیرە بیدەمە 2 ماڵە فەقیر بۆ ئێمە هەر نووسینێتە ئەمەوە یعنی پێداویستی ڕۆژ چییە ئەمڕۆکە بەڕاستی ئەمە زۆر مهمە ئێمە ئاگامان لە فقی واقع بێت چونکم ئەبێ ئاگادار بین فتووە بە مەکان و زەمان ئەگۆڕدرێ یعنی ئێستاکە بۆ نمونە چەند ساڵێکی دوای ئێستاکە ڕەنگە شتانێکی تر بێتە ئاراوە بۆیە فتووە بە مەکان و زەمان ئەگۆڕدرێ ئەبێ ئاگادار بین ئەمڕۆ پێداویستی فەقیر چییە بۆ دابینکردنی بابەتی تەندروستی بۆ دابینکردنی کرێخان و بۆ دابینکردنی کرێمۆریدە بۆ هەموو ئەم پێداویستیانە پارەیە بۆیە لەم ڕۆیە بە پارە بدرێ باشترە و ئەگەر بە خواردنی شەیدەی هیچ کەسێ ڕێگرنی ئەگەر بە هەردووکی بیدەی ئەمە زۆر زۆر باشترە ئەنی خێزانەکە سەر پشکەلەوەی ئەگەر ویستی بە پارە و بە خۆراکیش بیدا ئەگەر هەردووکی بدا زۆر زۆر ئاسایە نەفەری 3000 دائنا بە پارە و نەفەری 3 کیلۆ خواردنیش دائنا هەردووکی پێکەوەداتە ماڵە فەقیر خێری بنووسێ ئەمە زۆر زۆر گەورەتر و زۆر زۆر باشترە ئینشاءالله مامۆستا لای هەموو ماڕوونە ئێستا ئێوە مامۆستایانی ئەنی لە مینبەرەکانەوە کاریگەریەکی باشتان هەیە لەسەر خەڵک سپاس بەخوا خەڵکێکی باش گوێتان لێگرێت و سێری دەمتانەکات ئێوە تا چەند هاندەرن سەبارەت بەو پرسە ئاینیانەی کە ڕەنگە بەپێی سەردەم بەپێی کاتەکە گۆڕانکاری بەسەرادێت و هەوڵەدەن خەڵکەکە لەگەڵ ئەو بابەتەدا بگونجێنن بۆی ئالەنگاری لە بابەتە ئاینێکە و لە بابەتە بەخشینەکە یا دروست نەبێت ئێمە ئەبێ بزانین جارێکە خی گەورە قورئانی داگردووە قورئانی دانەگردووە بە تایبەت بۆ کاتێکی دیاریکرا و ئیتر لە دوای ئەو کاتەوە تەواو بێت ئیشمان بە قورئان نەمێنێ کاتێکە پێغەمبەری خوا ئەنێرێ صلی الله علیه وسلم کۆمەڵە فەرمایشت بە ئێماکە فەرمایشتەکانی بۆ تەنها کاتێک نییە و لە دوای ئەوەی ئەو کاتە تەواو بوو ئیتر ئێمە با بڵێن دەستی هەڵگرین دینەکەمان دینی سەردەمە بەڵام بەشەرتێ نوێگەری لە دینا بووە نوێکەری لە دینا بووە بەڵام بەشەرتێ ئەم نوێگەریە لە نیتاقی دینا دەرنەچێ نەچین دەست نەبین بۆ حرام دەست نەبین بۆ بێفەرمانی خوای گەورە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم لە کۆتایی هەر 100 ساڵ جارێکە خوای گەورە کەسێک ئەنێرێ دینی ئومەتەکە تازە بکاتەوە دینی ئومەتەکە نوێگەری تیا بکا بۆ نمونە بەڵام مامۆستا سنووری حرامە و دیاریکراوە دەست بۆ حرام نەبین بەڵێ ئیسلام لەگەڵ پێشکەوتنایە ئیسلام لەگەڵ نوێگەریایە بەڵام بەشەرتێ سنوورەکانی خوای گەورە نەبەزێنین و دائیمە ئێمە لەسەر مینبەرەکانەوە هانی خەڵکمان داوە کە لەگەڵ کۆمەلگایە بژین ئەوەی کە لەناو کۆمەلگایە ئەمڕۆکە با بڵێن بەدی ئەکری ئەبێ خۆمان بگونجێنی لەگەڵە بەڵام بەشەرتێ
دەست نەبین بۆ حرام دەست نەبین بۆ بێفەرمانەکانی خوای گەورە و سنووری خوای گەورە نەبەزێنین دایمە هەندێری ئەوەی بووینە کە ئێمە لەناو کۆمەلگایەکی باش و تەندروست و نوێکاری بکەین لە ژیانی خۆمانە. سپاس بەخوا جواب مسابر ڕاستی بۆیە پرسیارم لێ کردی لای هەمومان ئاشکرایە ئەو کەسانی کە چەپن یاخود غەیرە ئاینی ئیسلامن بانگەشەوە دەکەن کە ئاینی ئیسلام کۆتوبەنگ دەخاتە دەست و پەنجەتەوە ژیانتەوە تۆ لە شوێنێکا چەق بەست و دەکات بە پێچەوانەوە مامۆستا لە حەزوری تۆدا هەک بەکەم کەم دەهێنێ من بەڵام ئەوەندەی من بزانمەوە خوێن بێتمەوە ئاینی ئیسلام زانست خوازە ئاشتی خوازە نوێگەر خوازە دەڵێت تۆ دەبێت چێژ لە ژیان ببینی هەموو ئەو شتانی کە کردوێتی بۆ خزمەتکردنی ئێمەیە کە لەسەر زەوی بە ئاشتی و بە ئاسوودەیی بژین جەما مۆسا تا چەند ئیسلام هاتووە ئێمە ئەگرێتەوە لە حرام ئێمە ناگرێتەوە لە خراپەکاری لە خراپەکاری ئەمانگرێتەوە ئیسلام هاتووە خراپەکاریمان لێ قەدەغاکە نوێگەریمان لێ قەدەغە ناکە ئیسلام هاتووە خراپەکاریمان لێ مەمنوعەکە با بڵێن ژیانێکی تازەمان لێ مەمنوع ناکە کۆت و بەندمان ناکە ئیسلامەڵێ زوڵم لە کەس مەکەن ئیسلامەڵێ ماڵی کەس مەخۆ بە ناحەق ئەمە لە کوێی با بڵێن کۆت و بەندا ئیسلامەڵێ کەس مەکوژە بە ناحەق ئیسلامەڵێ چاو لە ناموسی کەس نەبێت ئیسلامەڵێ ماڵی کەس مەخۆ ماڵی کەس بە حەڵاڵی خۆت مەزانە تعدا لە کەس مەکە بۆ نمونە سنووری خوا مەبەزێنە ئەمانەمان پێڵە بەڵام دێ لە بەرامبەر ئەمەیە کۆمەڵێ نوێگەری بۆماندانەوە کۆمەڵێ خۆشگوزەرانی بۆمانداوە چۆن ئەژی بۆ خۆت بژێ بەڵام تەنها سنووری خوا مەبەزێنە و دەست بۆ حرام مەبە ئەوە بەڕاستی پێم وابێت جوانترین ئامانەتە کە ئێمە دەبێت لەسەر زەوی بەجێ بگێنین ئەگەر هەمومان بەپێی ڕێرە و فەرمایشتەکانی قورئان کارمان کرد با ئێستا زەوی ڕێک بەهشتی بەری نەبوو دڵنیا باوایە ئەمە ئەگەر بگەڕینەوە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەموو سەحابەی بەڕێز چەندێ زوڵم کراوە لە خەڵک یعنی سێ ڕێژەکان بکەین بە چاو بەسەرن لە چاو کۆمەلگایەکە کە پابەند نین بە بنەمە ئاینیەکانەوە با بڵێن چەندێ دزی تیا کراوە چەندێ بۆ نمونە خەڵکی تیا کوژراوە چەندێ بۆ نمونە مافی خەڵکی تیا خوراوە چەندێ زوڵم لە خەڵک کراوە تعدا لە خەڵک کراوە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە سەردەمی خولەفای ڕاشدینە بۆیە ئەگەر بەراوردێک بکەین کە زۆر زۆر فەرقی هەیە ئەمیش معنایەوەیە کە ئیسلام دینێکە بۆ هەمووانە و ئیسلام دینێکە دینی ئاشتەواییە و ئیسلام دینی نوێگەریە و ئیسلام تەنها ڕێگریمان لێ ئەکا لەسەرەوەی کە بەرەو حرام هەنگاوننی بەخۆشحاڵیەوە مامۆساگیان مامۆسا هاوڕێن نایف سپاس بۆ ئامادەبوونێ زۆر زۆر سپاس بۆ گفتوگۆکانت ئەگەر پەیامێک شتێکی من لەبیرم چوو بێت دەست بخەمە سەری گرنگ بێ بەلای بەڕێسانەوە فەرموون وەڵاهی من لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیەکەوە بەرەو کۆتایی ئەڕۆین تەنها ڕووی دەم مەخەمە لای ئەو برایانی کە خوا پێیانی داوە کە دەوڵەمەنن لێرەوە پێتان ئەڵێم کە ماڵەکانتان بە سەدەقە و بە خێر و بەبەخشین کەم ناکە دڵنیا بن و ئینشاء الله خوای گەورە بەرەکەتی تێکەوێنێ بۆتان و ئیکاتە تێشوێ بۆ قەبر و قیامەتان بۆیە لەم مانگەیە با دەست بەڵاو بین بۆی کە هەمومان وەکو یەک لە خۆشی جەژن بەردەوام بین لە خۆشی جەژن پێکەوە بکەین بۆی کە فرمێسکی مناڵێکی بێباوەک بسڕینەوە خەندە بگەڕینەوە سەر لێوی ئەو کەسانی کە خەندە لەسەر لێویان تۆراوە بەهۆی نەبوونی و کەم دەرامەتیەوە خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە ئینشاء الله ئەمین ئینشاءالله مامۆساگیان خوا بەخێر بێ سپاس بۆ گفتوگۆکان و بەرچاوڕوونەکانە زۆر زۆر سپاس